بەڵێم بەیانیەکی بۆ سلێمانی بۆ ئیشی تاپۆکە؟ ئاڕەوەڵا مقدر نەبێ بەیانی ڕۆم ئەو گیرەی من خواردومە بەدەزە مۆرەخەی تاپۆ یەخوا کەس نەیخوا جا بۆ نەکبەتی مەحامێکەشم بۆی ناکرێ بچێ هەڵێ بێ خۆ بچی ئەڵێم بەسیاری خۆتەچی یانیش تەکسی نەوەڵا بە تەکسیە ڕۆم چۆنە ڕۆم بەسەر ئەو حادیسە گەورەی بەسەرما قەوماجاری کە سواری سیاری خۆمە بم بەرەوەڵا ئەزانم ئەی لە چۆ مێنیتەوە ئەو دوو ڕۆژە؟ هەر لە ئوتێلەکەی جاران ناچوم بۆوێ ئێسەرژە چم بۆوێ ئەزانی بۆ چم بۆوێ ئوتێلێکی 5 ئەستێرە تابڵەی خۆش خەوی خۆش ساونای خۆش مەسپەحی هەیە جانانی بەیانی هەر حەزەکەی نان بخۆی لێوێ ماشەڵڵا و لێ بێت چەند خۆتە خۆشە کام شوێنێ ڕاقی نەبێ بۆی ناچی ئەی بۆ ناچی بۆ ماڵی خوشکەکە و ئامان باسی ئەوێ نەکەی جارە من یەک مناڵیان هەیە ئەمەngە پرسیارەکە ئیسعاج مەکە ئەو مێردەکەشی لەو لاوە بۆستێ چۆن ئەچم بۆی من تا ئەو تێ لە خۆشەوەستا بێ ئەچم بۆ ماڵی خوشکەکەم دەباشە لە بیرە نەچێ پارچەیە ئاڵچۆنم بۆ بکرێ ڕێک وەگەوەی خوشکەکە و یاڵڵا خێرە و بۆ پیاو ناوێت 10 کیلۆمەتر بڕۆ یەکسەر داوای ئاڵتونی لیەکەن اینجا بۆ لەوەی خوشکەکەم حەزم لەوەی ئەوە بۆ مێردەکەی ئەو لە تۆ دەوڵەمەندرا حەزم لێ ئەی تابعا ئەو دەوڵەمەندتە کچێژ نەکە عیبە بەسەر چاو کە چوون بۆ ویشەکانم تاواگر یەک پارچە ئاڵتونی جوانە بۆ کڕم زۆر باشە کەواتە ئێستا منە چم جلەکانە بۆ پێچمەوە دەبڕە چی و چیە تراکسوودەکەم بۆ دانێ و بیجامم بۆ دانێ و خاولیکشم بۆ دانێ ئەلیفکە و نایە؟ نەوەڵڵا واز لە لفکە بێنە چکە ئەمەngە زبرە هەموو شتمە ڕوشێنە زانیی لەوێ هەموو شتێکی لێە بە ئەسفنجە بێ خۆبشۆی جاری یەک تەوالێتیان هەیە هەر حەزەکەی لی دانیشی ئەمەngە مۆسیقای خۆشە بۆ لێن هەر بیتە چێ بچیتەوە دەرێ با من بڕۆم شتەکانە بۆ ئامادەکەم كاك حيدر ولا أنا سوري منها أحواله باشی کاکە بقبري باكم نام ناسي توا نەوەڵا تۆ چی؟ كنا فاخر رفيقي تلباتي فاخیر فاخە بڵێ والباني قول شيء أي قشي بخوا أولا مخوشوي أولا بيرة كردي واللهی دڵ ئاوێنەی دڵە منی شۆم خۆشەوێ وتو تشيكي لي أنا واللهی وەی ڕاستی بێ لەم فندقە دابەزیم هاتووم بۆ ئێرە تۆزێ ئیشی تاپ و ئەوانم هەیە تو جنوب مني حيدر فاخر مالي الليرة بيه مشي دفندق نا بەساقە بم خۆ لەخوا بەزیاد بێ ماڵ زۆر و ماڵی ئاوا بێ بەڵام خۆم لێرە مرتاحم بە ئیستراحە دەخەوم مستحيلة هذا ساكت غطيك توي بو مالي خوم مالي من مالي توي حيدر وا لێت تێک نەیە بەساقم بەڵام لێرە مرتاحە بۆ خۆم بە ئیستراحە دەخەوم مرتاح مني مالي من لبيناو توي لخزبتها يا ساكي باطل يا كيتوا باطل يعني باطل ولا تمك تدبر ايه هو چییە؟ دتو حەزێکی بڕۆ جانتاکە بێنە؟ ئاوا؟ تا جوابی و تەلەفۆنەیەمەوە باش دەبڕۆ خلە باوکەشان شوێنی؟ سەر چاو باوکە وەڵای باوکە وتم بەشکم بێی بە شوێنمە ئیڕۆ تو هەمووی نیو سەعات نابێت چی بۆ مەعمەل وەڵای باوکەوەی ڕاستی بێ دەریان کردم دەی بە ناموسم بەزمێکە ناوەتەوە وەڵای باوکە بەزم نەناوەتەوە بەڵام هەر هیچ نییە هەر مەشینێکم سوتانوە ێ وەڵا قەدریان لێ کردی مەشینەیەکە سووتان و دەریان کردویت کوڕی من تەکسیەک بگرە وەرەوە من تا ئیشی تاپۆم هەیە نەختێ وەرە باوکە بەخوا 1 دینارم پێ نییە بێن بۆلەوە ئەمە 1 دووش تۆ بیستی عەرزە نییە تاپۆی چی؟ وەرە کوڕم هی خۆم نا برادەرێکمە هاتووە دەمێکە نەمبینیوە لەگەڵ یاچم بۆ تاپۆ بەخوا باوکە هەرە بێ بە شوێنمە دەی وەڵا ئەگەر هاتم هەڵبەتە پیاو نیم ئای دەستە خۆش بێ ئەنجا یەکسەر با بڕۆین بۆ تاپۆ ئەچین بەڵام لەسەر ڕێگەکەمان نەفەرێک هەڵەگەرم و یەکسەر ڕۆین بۆ ئەمە ئیشی نەفەراتی بێەکەی نەوەڵا کوڕەکەمە لەسەر ڕێگەکەم هەڵیەگریم و تا بەساقە بم من زۆرم درەنگە بێ بگەمە تاپۆ باشە دەتۆ سەرکەوە ماڵێ بە قوڕ نەگیرێت دە سەرکەوە 170 ڕۆمێسا
باشە ئەم کوڕی توی شوکاری چیەوە بەم بەیانە تەلەفۆن بۆ تۆ کاڵە وەرە بە دوامە وەرە و کوڕێ منیش ئیشکەرە بە خواری شێرە لە معمەل مەشینەیەکی لەژێر دەسا سوتاوە ساحبی معمەلەکە چۆ لی تووڕە بۆ چۆ بەگەژیا کوڕێ منیش قوبوڵی ناکە باشە کوڕەکەی تۆ عەقڵی تەواوە ئەمە مناڵە پشکۆلەکە نەبوو خلاک وەرە خلەتی بەخوا ئەمەنە عاقڵ و وریایە ئەمانە حرمەتی خەڵکی لە ئێمە هەرچی پرسوڕاکانمان هەیە بەوێکن هەموو تاف خوالی نەسەنگە بەست تۆ زیپی بیانە بە ساقە بم درەنگە بۆ بن چاوەکەم تۆ لێرە بەلای باوکت تایەمەوە چمە ژوورە تۆ زیچکێمەوە باشە مێ ئەوە چی تێ کوڕمەوە لە قەفرتێ بۆ لەگەڵانە چێ ژوورەوە ئێنە هێشتی مێرە ژوورەوە ئێڕۆڵە وا لەوەیەکە شەڕی پێفرۆشت وڵی باوکە خۆڕاستێکی بۆ قورعانەکە قژی ڕاکێشن حەد و چایەتە دەرەوە تا قژی کواڕۆڵە نیەتی بابا ئەم لاولاکی پێوێتی ئەر تۆ ڕاوەستە خلە لەسەر دڵما بۆ بگرێت تێم بگەین لەو مەعمەلە بۆ دەریان کردی ڕۆڵە هەفتەیەک 5 ڕۆژ دەوام هەیە شەشی تەکلیفە بۆکەم وەرەگرنەوە معدل دەرەکرێ ئێ بۆ وڵی باکە خۆی چ نەکردەوە مەشینێ گوستان وتە مەشینی ڕشتاشین نەوەڵە دەحیسانێ بوو لەسەر دەحیسانە دەریان کردووی وڵا باوکە ئەخت خوا دەحیسانی چی ئەمەر کوردی جواب بگرە ئەم شەو میوانمان هەیە حرەکات و سەکەنات و شتی قۆڕم بۆ نەکەی باشە با تەلەفۆنێکیش بۆ دایکە بکەم بڵێم خواردنمان بۆ حازر کە میوانمان هەیە ئەلەو خەجێ هەر ئێستا دەست بەجێ هەرێ شعری چیش نەکە من ئەڵەم یعنی بە پەلە مەقسەدم ئەوەیە خواردن حازر کە ئەنواع تەعام میوانێکی زۆ تایبەتم هەیە با بە دوکانی تێروشتی چیە و خلێفی کە لیا دەعامرن نەمێن تۆزی بێدەنگ بە باشە لەگەڵ مایە دوای تێدەگەێنم دەرکراوە شکرم جارش دەبڕ دەی خوا حافیزی بێ ڕێکاکیجیان ئەوەی من تەواو نەبوو بە ساقە بووم بە قوربان بەسەر چاو بۆ تەواوکە ئەی نابێت سێریکەم بزان ئەوڕاکان تەواوە تەواو نییە هەر بەڕامە هەڕەمەچی ناکرێ برێ باوکم قوربانەوە جەنابی مدیر لەوێ نەبوو وەڵڵاهی کاکە لە کۆبوونەوەیە بیخەرە سبەی وەرە ئیشەڵا بۆ تەواوکە باشە کاکە دەستخۆش قوڕی دنیا بەسرم مدیر لە کۆبوونەوەیە من بۆ یەک شەو هاتووم بۆ ئێرە و ئیزنم وەرگرتووە بێ بگەڕێمەوە بە قوربان ئەی قوربان جان وەڵڵاهی دەسەڵات نییە ترەوە مدیرە و کۆبوونەوەیە و دایرێ و ئیشەڵا بەیانی وەرەوە لە خزمەتە باشە قوربان باشە ئەگەر بەیانی هاتوو مدیر لە کۆبوونەوە بوو من چی بکەم وەڵڵاهی بەڵێم چی شکری خوا بکە خوای جان بۆ خاتری ناوە جوانەکانێ بەیانی مدیر کۆبوونەوەی نەبێت و عوتڵەژ نەبێت لە وڵاتە من خوا حافیز بەخێر هاتی کا حەیدەرجان با بڕێن ئەمە چییە مردووە؟ نەوەڵەوە قەت نابرێ بەخوا هەمانە خاتە قەبرەوە خلا هیچ بۆ کوڕم دامەزە ئەڕۆین دامەزە کاک فاخر گیان بە ساخە بێن ئەچمەوە بۆ ئوتێلەکە دەچم لەوێ ئیسراحەت بە قەبری باوکم ناڕێ بەخوانیان بە خلا سەریخە هێز نییە بڕوە هێز هێز کوڕم بۆ ئیخیتەوێ حەزم لێ بەشوم عیبەر وڵا ئەدەبەت یاوێ ئەمە وەسع منیتیان کاکە دەسەرکەوت ماڵە بە کوڕ دەوازم لێ بێنە بەخوای خۆش هێواش خلە سەرکەوە یاخوا بەخێر بێ دەی کوڕم بۆ بکەرەوە یاخوا بەخێر بێ کاک مامە حەیدەرم
ورە دەوازی لێ بێنە کوڕم فەرموو کاک حەیدەرجان فەرموو هەرێ تۆ بۆ خاتری خوا منە لەو ئوتێ لە خۆشە و هێناوەتی ئێرە کاکە جا من لێرە ناژیب ورجا کاکە حەیدەرجان با بچینە ژوورە و بزانێت چ ماڵێکم هەیە ئەمە نەخۆشە بەخوا بشە و هەر ئیسراحە دەکەیت فەرموو بەخوا ئەمە نەخۆشە ماڵەکەمان تێگەی سە ئوتێلی پێنجە سێری ئێنێت ئەمە چی بوو بۆ خاتی خوا مریشتگیت ئەوە ئەفڕێت دە فەرموو دارە چی دیوە بەخوا مزی ڕاکەم نانە فەرموو ئاریا سۆفیا وەرن چێتە وەرن بڵێ چی گۆشتمان هەیە گۆشت وەرە بچین بیخۆین ئەرە ڕۆڵە بۆ ناچی ئالەوێ دانیشی کوڕی باوکم تۆزی ئەتەچێتتان هەبێت تۆزێ جوان دانیشە دەبڕایە بۆ بەم نووساوی مام حەیدەر ئێمە ڕێز لە میوانەگرین خوا نەکا میوانێ بێتە ئەم ماڵە ئێتر ئاوا لە خزمەتی ئاوا دانیشی باشە کاکەی و دەتۆزێ بە ئەتەچێت دانیشن بۆ ئاوا دانیشون بەم نووساون هەر مردم لە برسادا سەپاری نان و ماستم بۆ بێنە کاکە حەیدەر نان و ماست بۆ تۆ زانیت چ نانێک لەم ماڵەیە دروست کراوە برنجی کوردی برنجی درێژ مریشک ئەنواع تەعام بەخێر بێی ئەمە چییە؟ چیە وە ژنەکەمە ئەڵێ بەخێر بی بەخێراتن لە ئێوە ئاوایە سەلامە و بیدادت جان ببورە تەخیری ژاتم یاخوا بەخێر بێ فاخی جان ئەو دەسانە و ماجەکەم بم بەرەو بۆ ئوتێلەکە خەریکە شێ دەبم گۆرە ئەوتێلیی حەیدەر تۆ قسە بە من ئەڵێ لە ماڵی من نایت بێ قەزا بێگە تەنگاوی دەهزە بیگەێنە نانەبا بە تەنگاوی چی کوورە خەریکە ئەمرم لە برساتە کاکە جیافریا بکەوە بەسە چاوتە نان حازرەکە خەجێ تۆزی خێراکە نانەکە بێنە باشە ڕازەکە لە خێرا پاروێنانم بەنێ بابی کەم بە زەهری مارم و بڕۆ بڕۆم چییە و تۆ بەجددیتە جاری یەک گڵۆپی بەنزینم هەڵبووە لێرەشەوە بۆ سەر جادەی ڕئیسی سێدانە سەعاتە بێ قەزابی ئەوە هەر لێرەی خەجێ دەڕاکە نان حازرکە باشە هانی شەڵانانەکە حازرە دەواچین دەستمان بشوین ئاوا. لەبەر خاتریشم بەخواژینە مامی جای دەست نشوینێمە وەڵاهی دەفەرم بۆ سنێزە بەقسەی کاپتانکەم کاک واجی بێنە کوڕم واجی بێنە یا الله خوا دەی تۆزی خیرەت خلە دەبڕە تۆ ئەوە بە خۆر نەگیرێ بۆ خاتی ئەوە چییە نازەم هەست دەکەم زۆر نامورتاحی ئەمڕۆ یەکەمینیا زۆرم بەرسیە دووهەمینیشان ئاقلی و کردووە کەژنە بوو ئەمە نەهێناوە وەڵا بۆم هێناوە نەبابە وەڵا نزیکی نیو دەرزەن بەس مەناڵی هەیە ماشەڵڵا ئەی ژنەکەی نابینم وەڵاهی بینی خۆمان بێت حەیدەر تۆداوە وەڵا باوکم ناحەقی نییە ئەمە ئەتوار و ئەخلاقی وەڵا منیش بم بە دیارەوە دانانیشم بەس مناڵەکان نابینم ئەوە کە میوانمانێت مناڵ ئاوا بێت دەنگە مودەب ڕێک و پێ کەس نوتق نابێت پێ پێم خۆشە زۆرم دانیشە کوڕم ڕۆڵە دانیشە بە قوربان دانیشە یە ئەڵڵا پێغەمە دەلاچن کوڕم لات کورە میوانمان هەیە کچم بووە ماشەڵڵا کە بە ئەدەبە ئەو حەیدەر کووە حەیدەر چیە باوکم کورە میوانەکەمان ناڕەسەن دەبڕ بیەنە فەرموو کا حەیدەر کاکە خەجاڵەتم جا مامە حەیدەر چ خواردنێکمان بۆ دروست کردووی قەل قاز مراوی کەڵەشێر کەڵەباب ئەنواع بەدڵی خۆت دەفەرموو یاخوا خوانی بڕێ وەڵا پێویستی بۆ حەزێتە بابە تۆ میوانی وەڵام منم یاخوا دەستان خۆش بێ بووم بە عەزێت بۆ جەنابە خوا پێم ناخۆشەوە قسارەکە ئێمە لە خزمەتتین دەفەرموو ئەرێ فاخە قەلەکە نێر بوو یا مێ وەڵاهی وابزانم مێر بوو نێر بوو مێ بوو نێر بوو دەفەرموو خەجە کوێ بۆشت مناڵەکان حەمویان خۆن ئەم هەیە تۆ ئاشدای منی سووتانەوە دەبڕۆ لا تو دەی حیا و شەرەفیشم چوو یاخوا بەخێر بن سەر چاو ئەی کوا قاپ
دا خۆ تۆ میوانی دەڕاکێشە دەسە دەدەی لەواش کەوچێکی بەرێ بە قوربان دەی شەرمەکە تێکە دەدەی ئەڵە باشە فاخی ئەوم کەوچکانەتان بۆ جوانی داناوە لەسەر سفرەکە بەدەست لە زەتێکی هەیە ئێڕە بە تۆزێک گۆشتان بێڵێتە بۆ هەموویتان خوارد والله بعد حزنا لێبوو مناڵ چی لەکەی تۆزی ئەتەکێتان هەبێ بە کەوچەکەی باشە ئیشلەکەی چۆ نەخۆر ئەوە بۆ چییە حیدەر بۆ لە خۆ گۆڕاوی کاک حەیدەرجان هاتووای بنجەکە بخۆی سولەکە بگی بەتەڵە ناشیرینێ پێی خوایە فاخە گیان ئەو دەسانە و ماجەکەم من بەرەو بۆ ئوتێلەکە یاخوا بە خێر بێ کاک حیدەر ئەرێ کاکە بۆ خاتی خوا ئەمڕۆ 2000 جار بە منە و بەخێر بێ ڕەبی بەخێر نێم و بەم لیچکاوم بێم باشە ڕاستەکە باوکە هەزار جا پێوت بە قورعان و پێوەی سەعاتێک مام حەیدەر یەخوا بەخێر بێ یاخوا تۆش سەلامن نەبی باشە دەبی برنەوەیتە ئەمە چییە ئێمە قاپێ سینیە شتێکتان نیوە بە لایلۆنەی گێڕن ئەمە چییە پورت دەل لە خۆ هەڵمەگەڕەوە کو ئێمە سادە بە ئەوە شیرینی بەراتە هی پار بوتم بۆ ڕق بێ فڕێم بە میوانەکە ئیخوا بۆ خۆی هی پارە تۆ ڕقە نەختێ زیابی جووتەوە ئاتۆ بێنە مام حەیدەر ئەمە ئاوان ناخوری ئەها سەریکە هەن دەرمە بێ دەوانە سەر لە پیاوەکەت نەوانە وانە هاسی کاکە حیدەر هەر بە شوێنەی ئەها ئیتر دت بۆ ناخوری ئەها هەمنی خۆم هەر ئاوا بە شوێنەی وشیە ماشەڵاتان لێ وێڵەی قەلن قوتیە خلە گیان یەکشتن پێ بڵم بە قسەی مامی خۆ دەکەی مامە حەیدەرجان ئەمرکە کە بڕۆ بە ساقم ئەو جانتایم لە سیارەکە بۆ بێنە بەسەر چ باوکی ژەمشم بڕۆ ڕاکە بە جانتا هیچ کوبی وەڵی گایەکی هەبووە لە باتی ئەمە زۆر زۆر باشتر بوو باشە ئەقەتخوا حیدەر پێم ناخۆش وا بڵێ لەسەر حەو کچە ئەوەم بووە شەڵڵا ئەوە شەر دەبووە وازەوە بێنێتەوە دەیمەوە تەوالێتەکەتان لەکوێ نایبینم وڵی کاکە حیدەر تەوالێتەکەی خۆمان گیراوە چونکە خلە بچێتە ژوورەوە ئەکیید بۆ بەیانە بێ کرێکاری بۆ بێنم بە پاچ و خاکەناسی کچکای گیرێ بەڵام بەسیتە ئەو مزگەوتەکەی بچوو بۆ مزگەوت وەڵی مزگەوتیش بێ هەرە چم نزیکە لێرەوە وڵی تقریبن 25 دقەیەگە بێت 25 دقا ئەخەتە تۆ سەیری کە ئەوە 20 دقە بەڕێکی ئەڕۆیت بێەوەی لابیت دوای بەدەستی ڕاستە لاکەیتەوە 10 دقەیەک ئەوە 8 دقەیەگە ڕۆیت دوای بەدەستی چەپە تقریبا نزیکی 200 مترێگە ڕۆیت دوای بە لێژایەکەی پێگە ئەڕۆیت 5 دقا ڕۆیت ئیتر و مزگەوتەکەیە وەڵی خۆ ناچاریشم بچم باو کەڕە بە تەنیا چی ئەخۆ قابی لە خەڵک بەرم لەگەڵ خۆم نایەک دەقەسمە و تاپڕە بوێنم تاپڕ بۆ خۆ ناچم بۆ ڕاو ڕاوێتی مامە حیدەر بێ بەڵاویت تۆ نازانی ئەم منتیقی ئێمە چەند حیوانی خەتەری تایە وڵی چقەڵی تایە ئەڵێن ڕێوی تایە ئەڵێن بەرازی تایە وەرە وەڵی ئەڵێن پڵنگیشی تیا بەس خۆم بە چای خۆم نەبینی و ئەلحەقی دەمادەم وایە خۆمەگرم تا بەیانی دانیشم بەس ئامان حیدەردان بە خۆ تا بگری عیبارمان نەکەیت ئەوە ژاڵداکە مام حەیدەر بە خێرنەیت و هەموو ڕەحەتەڵقمەکە و پان کردەوە ئەوە چیەکە حیدەر ئای بەخێر بێ ئەخوا وەڵاو ئاڵتونم کڕی بوو بۆ خێزانەکەم تم زامتیایە ماوە ئەوە چیە قسە یعنی خوانە خواسە ئێمە دزین حیدەر نەوەڵا مەخسەمونی ئێوە برای منن ئەوە بەتانی ئەسڵ بەخوا خوری ئەسڵێ لە ئوتێلە پێنجەستێرەکەی تۆ شاشتی وانە جا سبێنە بە ئیسراحەتی خۆتە ئێمە تۆ زێ زوو هەڵەسین بەستوی هەڵایەکە سەعا 5 هەڵەسای بەیانی بۆ یەوەکەی هەڵەسن وەڵای ئەمە سەعا 3 بەرەبەیان هەڵەسین سێ بەیانی جاخۆوە 2 سعاتی کە بەیانیە خۆیت لای ئێمە وایە ئەی باوکەم بەبڕ خاتی مام حەیدەر بۆ 2 ساعتی بۆ تاسەگەرەوە بکە بە حەوت یاڵە بە کەیفی خۆت حەوت کورە کاکرد لە بڕۆن با بخەوم بۆ خاتی خوا شێتتان کردمەوە دا باشە بە ساقم خەوێکی خۆشی سەڵا بەس تۆ ڕقم تەلەفۆنی منێ لایە چی؟ جا من ڕقمی تەلەفۆنی تۆم بۆ چیە بەم شەو ئاخر ئەزانی چۆنە شتێک هەیە بە مفاجعە نەبێلات بەجددی ئێمە مارێکمان هەیە لێرە؟ لێرە خۆ زۆر ئەستور نی هەر بەقدر 4 ئینجێکە بەڵام خۆ لە خۆ ڕای نایە بۆ ئێرە ئێمە ماڵیمان کردو مەمنونیشین کە بێتە ئێرە ئەی بۆچیە بۆ ئێرە بەم شەوە؟ ئاخر ئەزانێت کە ئێرە مشکیتایە مشکە خۆ مشکیشتان هەیە؟ کورە مام حەیدەر تو واز لە مشک و مارەکە بێنە بەخوا قالوچەمان هەیە ئەمە قەفی سمیێڵەتی کوردانشە دومی ناگا لەگەڵتا بەخوا سیسێکمان هەیە ئەمە ناوی بە قەدەر کەناریەک بەزەوەی یعنی زەرەری نییە چون زەرەرینە فاقە گیان ئەها ئەو دەستانە و ماجەکە من بەرەو بۆ تێلەکە بێ قەزابی حیدەر بۆ ئابڕوبەی بۆ ناموسمە بی ئێستا بەم شۆ بڕێتە دەرەوە خەڵکی ئاوایی چیم پێڵە ڕاکە بەتانێکی زیابێن لە پاڵێ بخەوە لە بابە نەیهێنی بۆ خاتی خوا ئەمە چیە لای منە خوێنی ئێبانە ترسی کۆرە مار و مشکەکە زۆر لەمە باشترە ئەوە
دەیت دێمە ئەڕێن ئەخەوین تۆ بخەوە ئیسراحەتی خۆش لە بڕۆخوا فستامە بڕۆ دەیخوا ئەڵە من نەمێن مولاو نەکاکە دە بڕۆ دەی شەوشات دە بڕۆخوا حافیستان بڕۆ بڕۆ شەوشات بەڵ ئوتێلی پێنجەستێرە سەرژنەوە زانێ من لە ئوتێلی پێنجەستێرم نازانێ خەریکە زیڕاکەم خەریکە خۆم پیسەکەم ئەترسمەوە مارەش تووشی زەفەرێکم بکە هەر چۆنێک بێوێ خۆم ڕزگار بکەم ژنەکە خەریکم ئەمرم بەشی یەک ساڵ ڕام کردووە تەلەفۆنێ بکە بۆ دکتۆر ئەحمەدی براو بڵێ بێ فاسێکم بکە خەریکە ئەمرم باشە قەیناکە تۆ پێم بڵێت چوو بۆ ماراسۆنیان چوو بۆ دایرە شەڵا هەر ماراسۆن بواە کورە فەخە بەزمی پێنامەوە سەگ ڕاوی نام هەر مەپرسە فەخە کێیە تۆ چووی بۆ ڕاویان چوو بۆ دایرەی تاپۆ دوێنێ چوون بۆیە بۆ ئەمڕۆ بگەڕامێتەوە بۆی ئیشەکەیان بۆ بکردمێتەوە بەڵام نەچوون بۆیە ڕام کردەوە بۆ ماڵەوە وەڵڵای من هیچ لەم بابەتەی تۆ تێناگەم ئەی ئاڵتوونەکەی من بە زاتی خوا ئاڵتوونەکەم بیرچووە باشە کورە هەر باش بوو سەرشێت کرام سەرشێت خۆش من بیر نەچووە بە زاتی خواوە ئەوە تەلەفۆنەکە باشە ئالەو ئەلو حەیدەر باشی فەخە گیان تۆ لە چیای خوا تۆ عیب ناکەیت ها ئەوە حیا و ناموسی منە بە لەناو ئاوایەیە ئەرێ من بۆ حەیان بردووی کاکە گیان بە ساقی چاوە بم ئەرێ تەنگاو بووم هیچی بۆ نەکردم خەریک بوو سەگ بمخوا خەریک بوو مار بمخوا ئێتە بەپەلە ڕام کرد منیش ئەرێ بەڕاست فەخە گیان ئەو ئاڵتوونم لەوێ لێ بەجێماوە بە ساقە بم کورە ئەوە تا حەیدەر ئەوە تا بەدەستمەوە ئامرن نەمێنە لە ترسە ئەمەشە بیر چوو بوو فەخە گیان بەشکم بە تەکسیە کا بۆ بنێری بە ساقە بم جا باشە بوو بە تەکسی بۆ خۆ نایی سەردانێکمان بکەیت و ئاڵتوونەکەش بەریتەوە نە بە ساقە بم بە ساقە بم فەقە گیان بە تەکسیە کا بۆم بنێری زۆر زۆر مەمنونە بم چاوە ماجەکەم وەرە حەیدەر تۆزە عاقڵ بە ئەو هەموو ئاڵتوونە چۆن بە تەکسیان نێردێ کاکە واز لەوە بێنە قیروسیا خۆم و ماڵ و مناڵم یین لە ماڵتان ئاڵتوونەکەشە بۆێنەوە یەک هەفتە لای تۆ بین نە بە ساقە بم فەخە گیان مەی هێنەرەوە زانین چی بکە بە ساقی چاو بم وەرەقەی تاپۆکەش لەوێ بڕۆ بۆ تاپۆ ئەو خانۆش بکە بە ناوی خۆ بە گەردن ئازایی ئاڵتوونەکەش بە هەدیە بۆ براژن بێ بەس نێن